لحديثك صحيح جامع الصغيرة هاتوا خوشويستي خوادة فرمي صلى الله عليه وسلم سورة تبارك هي المانعة من عذاب القبر. خوێندنی سورەتی تەبارەک، خوێندنی سورەتی مولک منعی عذابی قبرەکات. بۆیە سونەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوان پێش ئەوەی بخەوێت سورەتی مولکی خوێندووە. ئەگەر پێت خۆشە لە عذابی قبر بەدوور بی، لە سزای ناوگۆڕ بەدوور بی، بە ئیزنی خوا 30 ئایەتە لەبەریکە. ئەگەر خوێنواریشت نییە بۆ خۆت شەوانە گوێی لێ بگرە لە مۆبایلەکەتدا هەتا وردەوردە لەبەری دەکەی. ئەگەر وشی خوێنواری نەبێ گوێی لێ بگری ئینشاڵڵا خوای گەورە دەوڵەمەند و سەخیە بۆی دەنووسێ. بۆیە هەر کەسێک پێی خۆشە لە عەزابی قبر بەدوور بێ، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم مانعەیە منعی عەزابی قبرەکە. بۆیە لە بیری مەکەن ئینشاءڵڵا هەموو شەوێک پێش خەوتن بیخوێنن، وەڵڵاهی ڕۆژێک دێتە ناو گۆڕەکەتە دڵخۆشت دەکات. دڵخۆشە بی بۆی کە لە دونیادا سورەتی تەبارەکت خوێندوو. بۆیە ئینشاءڵڵا لە بیری مەکەن.